مونديالا لستكا ببجي لباريس هيا يرو روجا ويا دويامينا إجا هجمارك جا لستكبانين كردجي دوی پیش برکیده بشدارن هفکار مزن آرشینو جبرو مالکرنا و موندیاله لپاریسیه جو پاریسیه باوی که راست راست لگلمه زنار افدا ما تباش به موندیالا پبجی یا یعنی لستکن الکترونیکو پبجی جد ناف دیا لپاریسیه چاب روید چه تیمن کردان دکنگی بلیزن نالین باش بوده درست بحثایی کرد که قهرمانی جهانی یا یارین الکترونی به تواهیه یا هری مازن دنیای ای سال وی دهت انجام دان لپاریس بریار بول سعودی بیتن پشتوی هاتیه و گاستن بو وی داره او یارین جدانه جوان یارین کلاسیکی بگره اینکو یه نفش ما بوینه و که پلی استیشن ها دست بیکی بیتن یانجی یا یارین فیفا فوتبال بیتن یانجی یارین نفش نو جنریشن زد بن ین نهانه که یک شو یارین هر دلخواست یاریا پوبجیه اف تیما کو نهال سر اکران روداوی دهیت دیتن تیما که کردستانه تیما 721 جی اس الکترونیک سپورت 721 تیما کردیه هر چهار یاریزانن رونشتی ایرو پشتی کمتر جه دمجمه نیون بهم یکم یاریا خو دناف 32 تیمن هری جهاتی ین جهان دا دیاریا پوبجی دا دکن اف هر چهار گنج رنشتی خلک هریما کردستانه نه و حوالی وانی یکو اداره وان دکتن آکام زراره آکام جو حاج عمران هاتیه آکام گیان سور سپاس دکم سرتا دمه بزانم ام تیمی ایوه کینه خلک کینه به تواتی ایوه چند کسن سرتا بنای خوای گورو میربان بخیراتنی کانالکتان دکین او تیمی ایما تیمی 721 جی اس اسپورت كبيك ديال يارزاني كردكان وستافي كردكان بهما هنجي لقل تيمي جي اس عراقي كبيك هاتوينو لياري تسوار يارزاني يعني تسوار يارزان استافك كان كسل استافك سه كسل 721 واتای چه 721 واتای عود طبقه آسمان و دو دنیا و یک خوا باشه تیمی ایو بو حال بجردرا ایو کوالیفیکیشن تان کرده بود تا کو گشت نیره یان حال دا بجردریتن بتأكيد كز لخوناية توشينا دبيت ما نديبون يكزار زور بكات سندين قناغي بريوة قناغ من بريوة تاجشتنا أمر عليها. كوي بون قناغ كان يديك شون بون؟ قناغي سرتها لبي ام سي عراق وداس بدكين كعوت زارتين بجاري دكا لو عوت زارتين مي كسيتي ميان دروات بو كواليكيشن دواي بو بي ام جي او دواي بي ام جي او اندونيسيا. إما تواني من لا بي ام جي اندونيسيا بقينا قناغي مونديالي فرنسا. استا تنها 32 تیمی پوبجی لیرانه که یاری دکن؟ بله بالتأكيد تنها 32 تیمی ولاته هربه هزکانی که پوبجی موبایل بجدارن. چه ولاتی کات؟ برازيل، اندونيسيا، سعودية، مغرب، العراق. برازيل همون باش. بالتأكيد برازيل الباسيفن زوزور بيزا. ايوه لا فوتبالش باشن ولا بوبجيش باش. اي والله لا فوتبالش زوزور باشن بس ان شاء الله اما ما نزور باش اما ذكربه. لا نوچي ايما كامولات وكم تيم لهمون باشترن. لا والله تاني روشالاتي نوراس. بخوي لا روشالاتي نوراس تيم زور باش مان هي. بلام او تيماني كديار بن تيمي نجما جالاكسي كزور بقوته تيمي اي كورد تيمي عفصت بسويك تيمي كردش هر كردن اي بالتاكيد اي كردش تيمي كردي زور بهزمان هي بالتاكيد بس بشگيري من نيدناغا بشگيري من هبا بشگيري پيوستي بچه تلفونك و دبي ياري بكن شتي زياتري پيوست لاني مادي لاني بجداري كردن لا لم جوره چالاكيانه ده بله بالتاكيد او يارزاني لنا كرت هيا بروابك لیرانه زور کم هست. بالام پشگیری لانی مادی من نیه. بس که تو چه؟ است اگر ایوا بگن قناق کتایی کن خلاطه که چیه؟ خلاطه که خوی لسر 300 دفتره لپلی یکم و حتی پلی سیدو همون خلاط وردگرن. یعنی اگر پلی سیدو همیش بی خلاط خود وردگری. ایوا گشتون تا ام قناق خلاطه کتان هیا. اگر امرو بیانیش یاری یک نچ نپیش واشه. بله اگر نچ نپیش واشه. اوروش دون بیانیش در بکرین اما همان خلاط خمان وردگرین.
ئاکەم شتێک سەرنج ڕادەکێشێت ئەوەنەی ئێمە لێرە بینین لەم هۆڵە کە تایبەتە بوو پۆبجی هەمویان گەنجن لەوانە کەمتر لە 25 ساڵ بن ئەم یاریە تەنیا گەنجانی خواروی 25 ساڵ دەکەن یان ئەوەنەی سەر و 40 ساڵی وەکو ئێمەش دەکەن خۆی یاری ئەلکترۆنی کێشەی تەمەنی نییە بەس لە تەمەنی 16 ساڵیەوە ناتوانانی بەشداری بکات 17 ساڵیەوە دەتوانانی بەشداری بکات بەس ئەوانێک کە تەرکیزیان زۆر بەقەوەتە بە زۆری گەنجەکانن بۆ ئەو یاری ئەلکترۆنیە ئەم یاریزانانە ئێوە کێ لە هەمویان باشترە وەرە ئەم لا بووم باز بکە ئەو یاریزانانی ئێمە هەمویان یەکێکن لە باشترینەکە یەکەم کێە ئەوەی یەکەم لای خۆمان ماسکۆیە بە دوای ئەو ڕێیهانە ئەوەی ناوەڕاست مالیکە ئەوەی سەرگوڵوازەکەش علیکۆیە ئەمانە هەر چۆن ئەو کاپتنە ئەو علی کاپتینە و ئاجیڵی ناو یاریەکەیە ئەو لە کاتی یاری لایڤدا ئەمڕۆ ئەو ڕێنماییان بەڵێ بە تاکیل لە کاتی یاریەکانیدا ئەو پێیان دەڵێ کە بڕۆن بۆ کوێ و چی بکەن لە ناو ماپەکە ئەمانە خەڵکی کوێنە هەر چواریان خەڵکی دەوەکن خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی پارێز بەڵێ بە تاکیل زۆر سپاست دەکەم ئەمڕوو چەند یاری ئێوە دەکەن ئەوڕۆ شەژ یاری دەکەین سعات یەک بە کاتی فەڕەنسا سعات دوو بە کاتی کوردستان و بەیانی بەیانیش هەمان کات دەست پێ دەکاتەوە شەژ یاری بەیانیش هەمان ئەمان یاری دەست پێ دەکاتەوە لەسەر هەمان پۆینت پێنج تیم دەستە فیناڵ تۆپ 6 تا تۆپ 13 دەستە کوالیکیشنی فیناڵی ئاکەم گەم ئەمە دوای پرسیارت لێ بکەم باسی ئەوەت کرد کە ئەمە کوالیفیکیشنە وەکو هەموو یاریەکانی دیکە واتە بانگێشکردنێک نییە لەلایەن کۆمپانیای پۆبجیەوە یان لەلایەن ڕێکخەرانی قارەمانەتی موندیالی یاریە ئەلکترۆنیەکان باڵکو بە هەوڵ و کوشش و ماندووبوونی ئێوەیە وێوە سەرکەوتون قۆناغ بە قۆناغ تاکو گەشتنێت خۆی زۆربەی تیمەکان هەیە ئینڤایت دەکرێن دەوای دەکرێن بانگێش دەکرێن هەیە هەندێک تیم هەیە ئینڤایت دەکرێت بەڵام تیمی ئێمە هیچ ئینڤایتە چی هە لە سەرەتایەوە بۆ نەهاتوە هەمووی بە مادی خۆمان هەموو چی ئینڤایت دەکرێن ئاخر ڕێکخراوەکەیان بەقەوەتە منەظەمەکەیان بەقەوەتە و تیمی بەهێزیشن بەڵام ئێوە بانگێش نەکراوە نەخێر ئەمە لە سەرەتایەوە چەندین قۆناغی بەهێزمان بڕیوە چەندین تیمی بەهێزمان بڕیوە تا گەیشتون ئەو قۆناغە ئێوە لەسەر ئەرکی خۆتان هاتوون یان شوێنێکەیە هاوکاریەوە خۆی لایانی سەپۆرت ئێمە با لە بیرمان نەچێت ئەرینا ئەربیل سپۆنسەرمانە و شەریکەی پۆبجی بە خۆیان و تکت و ئوتێل و مەسروفاتی خواردنەکەمان دەکەن بەڵێ بۆ هەموو یاریزانەکان ئەوەی بەشدار بەڵێ ئەوانەی بەشدارن تەنها یەک ستاف مەسروفی دەکە باقی دیکەی لەسەر خۆمانە تاکەیەوە لێرە دەمێنن و بەشدار دەبن لەم موندیال خۆی بەیانی و ئەوڕۆ کوالیکیشنەکەیە ڕۆژی چاردە و 15 و 16 فیناڵەکەیە هەفتەی مانگ یاریەکان خەڵاز دەبن و دەگەڕێنەوە من زۆر سوپاست دەکەم بەدەستی پڕەوە بگەڕێنەوە کوردستان لە ئەمڕۆوە من تەماشا دەکەم بۆی بزانم یاری پۆبجی چقەت پۆبجیم نەکردووە ئاکەم شتێکم لێ ڕۆیشتووە یان واللهی کەم باشتر بەخوای تازە ناوە تازانە تەمەنم چووتە سەرەوە بە کەڵک ناوی بەخوای ئەگەر فکرێتەیە ئەگەر یاریزانی باشی بە تاکید من یاریزانێکی زۆر باشی سوپەر ماریۆ بووم هی پۆبجی نەبووم ئاکەم گیان زۆر خۆشحاڵمی زۆر یاریزانێکشمان کەمە چار یاریزان دەبێت 5 یاریزان بێ ئەگەر ئەنجامت باشە وەرە لە سوپەر ماریۆ باشم بەڵام لە پۆبجی نە خۆشحاڵمی زۆر دووبارە بەخێر سپاس ناڵین بڕاستیژە ئەس پۆبجی من نەدیتە و ئەم شوین وی نفشینەیەک ومە سوپەر ماریۆ دیتی لێ پۆبجی ئیرو دوه بشەر و ئیروژی منەکە شوپان دێش بوو بکەیماتی ئەس بزانە بم ئیرو ئەس بەحسە چ دەکەم ئەژی وەکی تەما قەت من پۆبجی نەکردە و من نەدیتی ئەژی من تەماشە نەکریا لێ ئەژی یاریزانەکە باش یا سوپەر ماریۆ بووم یعنی ئەستەوە کە هەبن زنار دەست خۆش هەر بژی گەلێکی سپاس بووتە